ئەمڕۆ بژمێرەکانی سنووری پارێزگای سلێمانی لە شاری سلێمانی گردەبنەوە و پاشان بەنیازن سەردانی بەردەم بەڕێوەبەرەتی ئاماری سلێمانی بکەن بۆ داواکردنی مافەکانیان کە هەریەکە لە موچەی مانگی 12 و دامەزراندنە کامان چەندێکە چاوەڕێ ئەوەن نەچبەلای کۆڕۆژ لەتیف نوێنەری بژمێرەکەی سلێمانی گەسڵاو لێ کۆڕۆژ داواکاریەکانی ئێوە چیە بەنیازن ئەمڕۆ چی بکەن؟ ئێمە وەکو بژمێرەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی ئەمڕۆ گردبوونەوەیەکمان ئەنجام داوە ئێمڕۆ گربوونەوەیەکمان ئەنجام داوە بە مەبەستی داواکردنی شایستەدارەکانی مانگی دووهەمی بژمێران چونکە بژمێرەکانی کوردستان بە عامەتەن عەقدێکی دوومانگیمان بۆ کرابوو لەم عەقدە دوومانگیە مانگی 11 و 12 بوو ئێستا حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یەکلایی ناکەنەوە ئایا بۆچی پارەی یەک مانگیان ناوە بە ئێمە بۆچی پارەی مانگی دووهەم نایەن لە کاتێکە ئاڵێنەوە ئێوە یەک مانگ کارتان کردووە لە کاتێکە هەموو کورد ئەوە ئەزانێت کە بژمێرەکانی کوردستان هەتاوەکو 12 شەوی بژمێریان کردووە چوونەتە ماڵەکانەوە خەڵک هەبوو خەوتووە چوون لە دەرگامان ناوە لەم حاڵەتە عێراق بە حسابی قسەی بەڕێزان بێ لێرە ئەڵێن ئێوە یەکمان کارتان کردووە بەڵام ئێمە بژمێر کە عەقدێکی دوومانگیمان بۆ کراوە شایستەدارەکانمان پارەکە کە بە 250 دینار بژمێر چۆتە ماڵەکانەوە بە 250 دینارمان پێدراوە لەگەڵ 10 ڕۆژی عفو 8 ڕۆژی دەورەکردنە لەمە زیاتر ئەو پارەی تریان مانگی دووهەمی بژمێرەکان دیار نییە و بە هەمان شێوە مامۆسا و ماعاونەکانیش کە عەقدی 4 مانگیان هەبووە 3 مانگیان وەرگرتەوە بە هەمان شێوە ئەوانش مانگی 4هەمیان ینی مانگی 4هەمی ئەوان و دووهەمی ئێمە ئەبێتە مانگی 12 2024 جا لەبەرەوە ئەنجا بژمێرەکان هەمووی دەرچووی دانەمەزراون لەم حاڵەتەشە ئێمە وەکو بژمێر داوای ئەوواکەین کە ئێمە گەنجانێکین کە دانەمەزراوین کە چەندین تەخەڕوجی تیا قەدیمیش بێ دامەزراندن بکرێتەوە بەڕووی دامەزراندنی ئەو گەنجانەیە کە دەرچووی دانەمەزراون ئێوە ژمارتان چەندێک لە سنووری پارێزگای سلێمانیە؟ ئێمە ژمارەی بژمێرەکان لە سنووری پارێزگای سلێمانیە تقریبان 7000 بۆ 8000 بژمێرە بین هەڵوێستان چی بێگەر وەڵامتان نێنەوە جارش ئێمە بەردەوامین لەوە چونکە ئێمە هەڵوێستی کتابمان کردووە چون سەردانی پارێزگامان کردووە سەردانی قایمقاممان کردووە سەردانی پەیوەندی لانی پەیوەندیدارمان کردووە کەسایەتیمان کردووە هەتا وەکو بێن بە دەنگمانەوە و ئەگەر بۆ نمونە هەر هەڵوێستیان نەبێ ئێمەش هەر بەردەوامە بین زۆر سپاس بۆ بەڕێستان لەیشە لە بژمێرەکانی ئێستا لێ بخاتون چەند ڕۆژ بژمێری و کرد تا چەنە هیلاک بووی؟ بەڵێ ئێمە عەقدی دوو مانگمان هەبوو بەپێی پرۆسەکە ئێمە بەپێی ئەم عەقدەی کە ئێمە کردومانە ئەبوو ئێمە موچەی دوو مانگ وەربگرین و ئێمە ئەو ئیشەی کە ئێستا حکوومەتی عێراقی بەتایبەت زۆر بەکەم ئەیبینێت ئێمە ئیشی دوو مانگمان بگرە بەکەمتر لە مانگێک کردووە کە لە کاتێکە ما عەقدی دوو مانگمان هەبوو یعنی ئێمە لە 8 بانی بۆ 12 شەو بە بەردەوامی ئیشمان ئەکرد یعنی ئێوە ئەوان ئەوە نابینن کە ئێمە چەند هیلاک بووین یعنی ئێمە چەند جار سەعات 10 شەو بووە بەتایبەت ئەوانی لە دەرەوەی شار ئێمە ئیشمان کردووە من وەک خۆم 260 ماڵم هەبووە یعنی ئێمە هەتا ئەو بلۆکانەشی کە بەتاڵ بوو ئەبوو ئێمە سێجار بچین یعنی ئەو ماڵانی کە هیچ کەسێکی تیانە نەبوو یعنی تەواو نەکرابوو ئەوان ئێستا هاتوون ئیشەکەی ئێمە زۆر بەکەم ئەبینن و زۆربەی زۆرمان دەرچووی دانەمەزراوین یعنی هیچ هەڵوێستێکیان نەبووە بەرامبەر بگرێ ئیشەکەی ئێمە زۆر بەکەم بینی باشە تو چۆ بەرکەوتە بوو؟ من سنووری زرگێزم بەرکەوت بوو خۆ ماڵە لە چۆ بوو؟ خۆم نزیک ئەوێ بووم نزیک ئەوێ بووی؟ بەڵێ زۆر هیلاک بووی بە ئیشکردنەکەەوە؟ زۆر هیلاک بووین ئێمە بەپێی ئەو عەقدەی کە هەمان بوو پارەی هاتوچۆمان بۆ حساب بوو ئەوە هەر هیچ یعنی زۆر ئیشەکەمان زۆر قورس بوو ئاخر جار ئەوان 10 ڕۆژ 11 ڕۆژیان بۆ ئێمە دانا یعنی کە بە بەردەوامی 7.5 بۆ 12 ئیشم کردووە نەک من هەمویان زۆر سپاس بۆ بەڕێستان بڵێ ئەوەی کایبینن ئەمە بژمێرەکان ئەمڕۆ هاتوونەتە ئێرە کە لێرە ژمارەیەکی دیکەشی لێگەراو کارمێنەکان بجێزێتەوە کە ئەمان هاتوون داوای دامەزراندن و موچەی مانگی 12کەن کە بەپێی ئەوە بووە کە بە تەواوەتی ئەمان ئەرچی خۆیان بەجێگەیاندووە لێسەدا ئەمان لێرە کۆبوونەتەوە ناو دەنووسن بۆ ئەوەی کە بچنە بەردەمی بەڕێوەبەرەتی ئامار و داوای ئەو شتانە بکەن کە پێشتر بەڵێنیان پێدراوە و ئەمان داوای دامەزراندنەکەن کە مێشکل داواکاریە هەرە لە پێشینەکانیان